نانەخەم. خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئامادەین بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش بکەین. باز لە پرۆسەی چارەسەری دەکرێت لە نێوان حکوومەتی ئاک پارتی و پارتی کرێکارانی کوردستان یان با بڵین کورد و ئاک پارتیان کورد و تورکیا بۆی کورد لە چوارچێوەی پرۆسەیەکی ئاشتی و سیاسیدا و دموکراسیدا بتوانێت لە تورکیادا ژیان بکات. ئەمە لێکدانەوە و خوێندنەوەی جۆرا و زۆری لەسەر کراوە. هەر لە سەرەتاوە هەندێکیان باسییان لەوە کرد کە ئەمە لەبەرەوەی تورکیا لە دۆخێکی خراپدایە وا پێناچێ ئەم پرۆسە چارەسەریە سەر بگرێ بە تایبەتی لە کاتێکدایە کە تورکیا و پارتی کرێکارانی کوردستان لە شەڕێکی سەختدان و سوپای تورکیا بە قوڵاییکی زۆر لارێمی کوردستانە و بست بەبستی بنکە و بارەگەکانی پارتی کرێکاران لە بادینان بردومانەکە و هەندێک جار لە قەندیلیش ئیمراڵی هاتۆتە ناوە. سری سوورەیاوەندەر کۆچی دوایەکە لە ناوەڕاستی پرۆسەی ئاشتیدا دەوڵەت باخچەلی نەخۆشە بێ و ئەم ئێوارەیە بەرەو ینی دۆخی تەندروستی باشترە بێ. ئیسرائیل لە سووریا فشاری زیاترەکە. هەموو ئەوانە لەکوێدا سەر دەردێنن؟ بۆچی پەکەکە کۆنگرەی خۆ هەڵۆشانەوەی نەکردیان کەی پەکەکە کۆنگرەی خۆ هەڵۆشانەوە دەکات و باز لەوە دەکرێت کە چەک دابنێ. هەموو ئەوانە ئەم شەو لە پانۆڕاما گفتوگۆی لەبارەوەکەین لەگەڵ بەڕێز شنۆ هیرانی کە بەڕێزیان شارەزای کاروباری تورکیا. شنۆخان بەخێر بێت. بۆی سەرنجی بینەرەکانم ڕاکێشم بۆ قوڵایی بابەتەکەم پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم تۆ لە قەندیل بووی وەکو ژنێک وایە؟ نا قەندیل ینی لەناو ڕیزەکانی گەری لابووی. قەندیل مەفهومێکی زۆر گشتیە وەکو ناوەندێک پێناسە لە پارتی کرێکارانی کوردستان و کۆی دامەزراوەی کەجەکە و هەموو ئەوانەی کە پەیوەندی بەو حرەکەی هەیە کە شادەماری بزاوی ڕزگاری خوازی نیشتیمانی لە باکووری کوردستان و بەشێکیش لە ڕۆژئاوا بەڵێ ماوەی 10 ساڵێک من ئەندامی پارتی کرێکاران ئێستاش کادرێکی پێشکەوتویەکی نیشتیمانی. بەڵێ لە شاخ بووی؟ بەڵێ ینی خەباتی گەریلایت کردووە. بەڵێ تورکیەکەشت باشە ئەو معلوماتم بەڵێ تورکیەکەشم باش. هەر ئەوە ژوای کردووە کە شرۆڤەکارێکی مۆفەق بی ئینشاءڵڵا. خۆی شتێک هەیە ئەوەی کە لە ناو سیاستدا کارەکە بەرامبەر بە هێزێک خۆی ئەوەی کە سیاستەکە محقق لەگەڵ ڕکابەرێکە ئەوەی کە شۆڕشێکە کە شۆڕشەکەش بە تایبەتی چەکداری بێ ناوی لێ ئەنە دوژمنێک بۆ ئەوی تۆ دوژمنی خۆ باش بناسی ئەبێ باش بیناسێ بێ زمانی بزانی کولتوری بزانی سیاست و مێژووی بزانی فەلسەفە و ئایدیا و تێگەیشتنی بۆ پرسەکان بزانی و بزانی لە مێژووە چی بەرامبەر بە تۆ بۆ مقابلەکەم گرنگە پلەکانی ڕێخستت باش بڕی وایە لەو 10 ساڵە تقریبا هەندێک لە فەرماندەکانم لێرەن بەخۆ هەڵدان نەبێ من ماوەیەکی باش و هەم لە فەرماندەشیان بووی شتێک لەو بابەتە بوو. سەرکەوتوبی جێگەی فەخرە بۆ ئێمە کە ژنێک لە شاخ ئێمە فەخر بە هەموو ئەو ژنانەوە شتێک نێت شەرمی لێ بکەم نەلێ پەشیمان بم و بە شانازیشەوە قۆناغێک لە قۆناغی خەباتی ژیانی من هەتا شوێنێک هێنام لەو شوێنێک زانیم کە ئەوەی کە ئێمە بۆی چوبوونیان ئەوەی ئێمە کە باوەڕمان پێ بوو دامەزراندین دەوڵەتێکی کوردی سربەخۆ کە پایتەختەکەی دیار بکردبێ پەکەکە لە جۆرێک لە جۆرەکان استراتیژی و سیاسەتی خۆی لەم بوارەیە گۆڕی وای کرد کە ئێمە مانانێک کە خەڵکی باشووری کوردستانین بە شێوازێکی تربیر بکەینەوە و هەست بکەین کە ئێمە بەردەوامی خەباتمانیان بەردەوامی کاری سیاسیمان لە ناو پەکەکە کۆتایی هاتووە ئەتوانین لە شوێنی تر خەبات بکەین. ئێستا کادرێکی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر باش. ئەمە با بۆ سەرنجڕاکێشانی بینەرەکانمان بێ هەندێک زۆر جار دەڵێن کە قەزیەک دێتە پێشەوەنیوەی کورد دەبێتە مەحەلیل وانە لە دارفۆر شەڕە لێرە محەلیل زۆرە بێ دەڵێ من پێم وایە مەسەلەن فڵان ئەوە دەبێت. شەڕەکانی سووریا دەستی پێکرد من تااقەتی سەر تەلەڤیزیۆنم نەما خاوەن ماڵ دوورکەوتەوە. باش پرۆسەی ئاشتی هەر بەجددی تاکتیکە باو پرسیارە تەقلیدیە بکەین یان جدێتی تێدا؟ هیچ کات پرۆسەی بینی کورد و تورک
باوا بەناوی بکەین بەقەدر ئێستا جددی نەبووە بۆی نامەوێت بڵێم کورد و تورک سری سووریا ئەوەندەر مثلا تورک بۆ ئێمە باس لە دەوڵەت بڵێ دەوڵەت و کورد کوردەکەین یان مثلا دۆڕان کاوکان لە مثلا لە شاخە تورکە بەڵێ تورکمان هیچ سەردەمێک بەقەدر ئێستا نە لەلایەنی دەوڵەت نە لەلایەنی پەکەکەشەوە جددی نەبووینە لەم پرۆسەیە یعنی بەقەدر ئێستا بڵێ من ئەمە یەک پانۆرامایەکی بەسیط دەم دەوڵەتی تورکیا ئەوە نییە کە ئێمە زۆر جار باسەکەین بە هیچ شێوەیەک ڕفزی بۆ بە هەموو دەمێ قسە لەسەر پرسی کورد بکە قسە لەسەرەکە بێگومان ئێمە ئەگەر بڵێن چ کاتێک کورد وەکو بزافێکی سیاسی هاتە ناو بابەتی تورکیا دوای دامەزراندنی کۆماری تورکیا وەکو قەزیەکی سیاسی وەکو دوای ئەوە بەماوەی نزیکی 50 ساڵێک کورد هیچ جموجۆڵێکی نەبوو لە 1970 بۆ 1984 بە دروستبوونی پەکەکە بە هاتنی عەبدوڵڵا ئۆجەلان پرسی کورد وەکو قەزیەک خۆی خستە ناو ڕۆژەوی سیاسی دەوڵەتی تورکیا قۆناغ بە قۆناغەکان هەموو کاتێ لە پشت پەردەکان ئەم گفتوگۆیە بە شێوەیەکی زۆر چڕوپڕ بەردەوام بووە هەتا تەنانەت هەندێک جاران خۆی دەرخستۆتە دەرەوە وەکو سەردەمی تۆرگۆتۆزال کە بەناوبژیوانی سەرۆک مام جەلال لە 93 بەڵام هەموو کاتێ سیستەم ئەو کاتە ئێمە ئەبێ زانابوونێکمان لە ئاسی سیستەمی بەڕێوەبەری تورکیا هەبێ سوپا باڵا دەستی تەواوەتی بەسەر هەر سێ دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزایی هەبوو سوپا بە شێوەیەکی تێڕوانینی بۆ پرسی کورد لە چوارچێوەی تێڕوانینێکی تیرۆر و توندوتیژی مامەڵی لەگەڵا کرد ئەمە بۆ ماوەی 10 ساڵ لە 84 بۆ 94 بەو شێوێ بوو دوای 94 تورکیا وتی تەواو ئەمە پرسێکی توندوتیژیە پرسێکی تیرۆرە بەڵام لە تەنیشت ئەمایە پرسێکی کوردیش هەیە ئەبێ ئێمە قسەی لەسەرکەین چارە سەریکەین لە زۆر قۆناغی تەنانەت هەتا لە هەندێک قۆناغەکان نەجمەتی ئەربەکان قسەی لەسەر کردووە کە کەسێکی زیاتر ئیسلامی و لەنی ڕاستڕەوی ئیسلامی بۆ لە ڕوتی سیاسی تورکیا ئەمانە خۆی لە خۆیان دێ هەتا قۆناغی ڕەجەب تەیب ئەردۆغان قۆناغی دوای سەعادەت و ڕەفاه دوای ئەمانە دوای ئەو حکوومەتەیەک لە دواییەکانە کە نەیانتوانی ئەم پرسە چارەسەرکەن بووە بەشێک لە هەرس و قەیرانی سیاسی و ئابووری زۆر گەورە لە تورکیا ئەم پرسی کورد پرسی شار پرسی تیرۆر کە خۆیان باسەکەن پرسی توند و تیژە زۆرەی کابوو بە هەزی 100,000 قوربانی لێکەوتەوە ئەمە بەشێکی بەشی دووەم ئێمە توانین ئەم قۆناغە لە 2005ەوە دەست پێ بکەین لەو کاتێک کە ئەردۆغان نەک دەستیدا پرسی کورد دەستیدا ئەوەی کە بەڕێوەبردننی دەوڵات سیاسەتی دەوڵات لەژێر پێی سوپایە ڕاکێشا دەرەوە سوپای خستە گۆشەیەکی گۆشەگیر کە ئەرکی تەنها پاراستنی لە ڕووی ئەمنیەوە پاراستنی دەوڵەتە نەک دەست بخاتە هەموو جمگەکانی سیاست و قەزا و دەسەڵاتی بەڕێوەبردننی وڵات ئەمە زمینەیەکی دروست کرد کە ئەردۆغان بتوانی بە هەناسەیەکی مرتاحتر باس لەو پرسە بکە کە یەکەم هەنگاویشی ئەوە بوو کە لە 2005 چوو بۆ دیاربەکر و لەوێ باسی کرد و داوای هەتا لێبوردنی لە هەندێک شت کرد کە ئەو کۆمەڵکوژەی کە لە دێرسم ڕوویداوە هەندێک ڕووداوی تر هەبوون کە ئەردۆغان خۆی لێ کردە خاوەن و بەناوی دەوڵەتەوە داوای لێبوردن کرد ئەمە دەتوانین 2005 بۆ 2015 کۆمەڵە گۆڕانکاری زۆر گەورە ڕوویدا هەم لە پەکەکەیە ڕوویدا هەم لە ڕووی سیاست ئایدۆلۆژی هەم لە ڕووی شێوازی شەڕکردنی پەکەکەیە ڕوویدا هەم لەسەر ئاسی جیهانی و نێو دەوڵەتی و ناوچەکەشە قۆناغێکی ینی چۆنەڵێن بە قەڵەمباز گۆڕانکاری ڕوویەدا ئەمە کارێکی ئەوە بکە ئێمە باس بکەین بەڕاستیش تەنها و تەنها ئەمە گەرم قسەی بکەین لە قۆناغی ڕەجەب تەیب ئەردۆغانە پرسی کورد بەو شێوەیە کەوتۆتە ناو ڕۆژەوی ئاشکرای دەوڵەتەوە کە وەکو هەنگاوێک بۆ چارەسەری هەنگاوێک بۆ تایبەتیش لە سەردەمی کە ئەحمەد داوودۆغڵۆ ئەو کاتە بەڵێ ئەو کاتی کە پرسی کورد لە تورکیا بەرەو پێشچوو کە تورکیا وەکو پرسێکی ناوخۆیی مامەڵەی لەگەڵ کرد نەی بەستەوە بە سیاسەتی دەرەکیەوە بەڵام لە دروستبوونی بەهاری عەرەبیە کۆمەڵی گۆڕانکاری ناوچەکە هاتە ئاراوە ئەم گۆڕانکاریانە لەسەری هەموو شیانەوە گۆڕانکاریەکانی سووریا و دروستبوونی ئەو فەراغی کە بە لاوازبوونی ڕژێمی ئەسەد و ئەو جوڵانەوەی کە لە ناو سووریا ڕوویدا و لەو تەوقیتەیە تورکیا بۆ دەستی بۆ ڕۆسەی ئاشتی برد دەستی پێشتر برد بوو ئێمە باسی لە 2005 بۆ 2011 وەستا بوو شەڕێکی قورسە بوو
بەڵێ 2013 هەمان ئەو پرۆسی کە ئێمە ئێستا باسی ئەەکەین شێوەک لە شێوەکان هاتە ئاراوە بەڵام کە شەڕی کۆبانێ ڕوویدا داعش هاتە ناوچەکە و معادلەکانی ناوچەی هەڵگەڕانەوە ئیسرائیلیش بۆ فاکتەرێک لە ناوچەکە تورکیا ترسێکی زۆر گەورەی لێنیش لەوەی کە دەسەڵاتی بەسەر گۆڕانکاری لە ناوچەکەیان نەشکێ دەرەقەتی تورکیا ئیسرائیل و ئەمریکانەیە لە ناوچەکە سووریا رووسیا و ئێرانیش بەپی پێویست نەتوانن لە ناوچەکەیە خۆیان بەقایمی بگرن بەڕاستیش پێشبینیەکەی تورکیا لە جێ خۆشا بۆکو دەوڵەت وەکو خۆی وەکو وڵاتێکە بیر لە عمقی ئاسایشی نیشتیمانی خۆی کاتەوە ئەمە خاڵێکە خاڵی دووەمیش ئەوە بووکە ڕێگرتن بوو لە ئەگەری دروستبوونی قوارەیەکی کوردی لە سووریا هاوشێوەی هەرێمی کوردستان کە بۆ تورکیا بەڕاستیش کارەسات بوو ئەمانە هەمووی وای کرد کە پرسی ئاشتی لە ناوخۆ پرسی کورد لە ناوخۆ ڕاستە و خۆ وابەست بکرێتەوە بە سیاسەتی دەرەکیەوە من لە زۆر چاپێکەوتە ناوتومە پرسی ئاشتی 2005 تا 2015 تا 2012 پرسێکی ناوخۆیی و تورکیا بوو تورکیا بەو شێوەیە هاتە سەر خەت کە ئەم پرسی ئەبێ بکانە کۆمەڵێک هەنگاو و کۆمەڵک نیازی تر هەبوو کە یەکێک لەوانە بوون بە ئەندام بە یەکێتی ئەوروپا و جێبەجێکردنی کریتەرەکانی کۆپنهاگن و کۆمەڵک شتی تر هەبوو ئەمانە ئەمەش هەر کاریگەری هەبوو لە دەستێوەردانی ئەوروپیەکان و ئەنتەرناسیۆنالیستەکانی جیهانی و ئەوانەی کە حەز نەکەن یەک لەوانە فەرەنسا و ئەڵمانیا کە حەز نەکەن تورکیا ببێتە ئەندام وڵاتێکی مسلمانە لە یەکێتی ئەوروپا ئەمانە هەمووی خۆی لە خۆی کۆمەڵک شەپۆلی گۆڕانکاری جوێنە دژبەری هێنا پرۆسەکە کۆتایی پێهات لە کۆتا تا بە شەڕی کۆبانێ و بە هەڵوێستی تورکیا وەڵوێستی کورد و بە تایبەتیش سەلاحەدین دەمیرتاش لە مەسەلەی کۆبانێ پرۆسەکە شکستی هێنا و هاتینەوە سەرخاڵی سفر ئەمە حملەیەکی 3 ساڵ بۆ 4 ساڵی دەستگیرکردن و لاوەدونان و یعنی هزری فاشستی تورکی دووبارە ژیاندەوە شنۆخان باوەڕکەم لەسەر دوای ئەو انتخاباتی کە هەدەپە ئەو کاتە دەبەپە بوو بەدەپە بوو سەدادەی تێپەڕان و نزیکە 82 کورسی هێنا داوایان لێکرد بێتە حکوومەتەوە قەندیل یعنی باڵێکی قەندیل ڕەفزی کرد ئەم بابەتە ئەمە دوای ئەوە چۆ خاڵی سفر ینی تەنها پەیوەست بە قەندیل نەبوو ئەم بابەتە کورد ئەو سەردەمانەی کە لە گەرمەی بەهێزی بوو کاریگەری ئەو ئاشتیە بوو ئەو پرۆسەیە بوو ئەخویستیان داخڵی حکوومەت بن تەنانەت پێشنیازی باز لە پێشنیازی وەزارەتەکانیش کراگەر ئەکیدم جەنابەت بەڵێ شتێک هەبوو کاریگەری لە هەڵوەشانەوەی ئەمە نەچوونی حکوومەت هەبوو یەکەمیان ئەوە بوو کورد پێی وابوو ئەبێتە بەشێک لە نیاز و مەرامەکانی ئەردۆغان بۆ ئەوی بگاتە سەرۆک کۆمار و سیستەمی بەڕێوەبردننی وڵات لە پەرلەمانیەوە بگۆڕێت بۆ سەرۆکاتی کە نەیانەویست بەشێک لەمە کردیشی دوای لەگەڵ مەهەپەیە یەکتری گرت و دوای ئەوە کردیان دووەم شتیشی ئەوە بەڕاستیش کاریگەری سۆسیال دیموکراتەکانی ئەوروپا زۆر هەبوو لەسەر ئەمە کە ڕێگە نەدەن کورد ببێتە بەشێک لە سیستەمی بەڕێوەبەری بەر ئەوەی زەمینەی باش ئەرەخسا بۆ تورکیا نزیک بێتەوە زیاتر لە یەکێتی ئەوروپا هەتا تەنانەت ینی ئەوەی کە من زانیاریە ئەمە ناڵێم من یانی هیچ بەڵگەیەکی مەلموسم بەدەستەوە نیە بەڵام بە پێ زانیاریزام لویز ئالا هاتۆتە قەندیل و لەوێشەوە سەردانی دەمیرتاشی کردەوە کە سەرۆکی فەخری سوسیال ئینتەرناسیۆناڵ ئەمە کاریگەری هەبوو لە ئەمانە ئیتر چی لە پشت ئەمەوە بوو بەڕاستی تەئاویل یان تەنەبوعاتی زۆرە کرێ بەڵام ئەوەی کە من بۆی ئەچم بەڕاستیش ئەمە بوو خاڵی هەر ئەساسی شتێک بوو ئەوەی کە لە ناوچەکە کە ڕوویدا شەڕی داعش هاتە پێشەوە ئەمریکا و بەریتانیا و وەتا وڵاتانی ناوچەکە ئیشان لەسەر ڕوخاندنی ڕژێمە کرد ڕوخاندنی ڕژێمی سووریا کۆمەڵێک وعد بە پەکەکەیانیش بە وەجەڵاندرا کە ئێمە ئەتوانین لە سووریا کورد بکەین بە قەوارەیەک ئەمە چێ؟ ئەمە هاوپەیمانی نێودەوڵەتی کە کورد بوو بەشێک لە هاوپەیمانی نێودەوڵەتی ئەوە وای کرد یان قەندیل یانیش تا بە دەرەجەیەک بڵێم عەبدوڵڵا وەجەلانی پەشیمان لەوە کردەوە کە هێشتا کاتی نەهاتووە پەکەکە خۆی هەڵوەشێنێتەوە یان هێشتا کاتی نهاتووە پەکەکە چەک دابنێ ئەم پرۆسەیە ئەو کاری ینی ئەمە کۆمەڵێک فاکت بوون کە خۆی لە خۆیان پرۆسەکەی هەرس پێ هێنا بەڵام ئەم جارە ئەم فاکتانە نین لە گۆڕ نین فاکتی دەستپێک چییە؟ فاکتی دەستپێکردنەوە فاکتی دەستپێکردنەوە ئەوە بوو کە دەوڵەت نەک حکوومەت چونکە حکوومەت و دەوڵەت لە تورکیا دوو دەسەواژەی لێک گیانە دوو شێوازی بەڕێوەبردننی لێک گیانە کاڵێن دەوڵەت بە هەموو سیستەمەکەی خۆیەوە کە پێڵێن دەوڵەتی قوڵ ئەم ناچینە ئەم مردەکاریە بەڵام
کە واجهەی ئەم دەوڵەتی قوڵە لە کەسایەتی دەوڵەت باخچەلیە ئەبیندرێتەوە. دەوڵەت باخچەلی پێی وابوو ئەگەر لەو گۆڕانکاریانی کە بڕێوەیە چونکەش نەماوەی 6 مانگ زیاتر بوو ئەم جوڵە مخابراتیە لە ئارادا بوو بۆ خستنی ڕژێمی ئەسەد کەواتە ئەگەر ڕژێمی ئەسەد بڕوخێ بە دڵنیاییەوە کورد ئەبێ بستاتۆ بۆ ئەوەی ئەم ستاتۆیە بەهێز نەبێ پرۆسەیەک لە ناو خۆی بە شێوەی حەلەزۆنی ئەبێ پرۆسەیەک بسوڕێتەوە لە باکووری کوردستانەوە دەست پێ بکە بۆ ئەوی لە سووریا بتوانین بکەن. من چەند جاریش تاکیدم لەسەر ئەم قسانەوە کردووە هەم ئۆجەلان هەم دەوڵەت دوو کارتیان بەرامبەر بە یەک بەکارهێنا. ئۆجەلان کارتی پەکەکەی بۆ پاراستنی سووریا بەکارهێنا دەوڵەتیش کارتی سووریای بۆ هەڵۆشانەوەی پەکەکە بدەسێنا. جا ئەمە هەردووکیان لە بەرامبەر هاو کێشەیەکە ئەمە کاریگەریی لەسەرکی ئەمە ئەکا ئەمە بە تایبەتیش ئێمە سەیری بانگەوازەکە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانکەی سەرەتا کە بانگەوازەکەی کرد وتی پەکەکە چەکدانێ بەڵام لە دەروی پەکەکە وتی هەموو گروپانێک کە پەیوەستن بە پەکەکەوە بەڵام حەسەدە پێوەستین بە پەکەکەوە لە ڕووی ڕێکخراوەیەوە. کۆنفرانسی یەکێتی نەتەوەیی و داواکردنی لا مەرکەزی ئەوەی کە دوێنێ و پێرێ لە سووریا 26 مانگڕوویدا بە تەواوەتی ئەمەی ڕوون کردو و دای بەجووی تورکیا کە مەسەلەی سووریا و هەسەدە و بوونیە پەگا هیچ پەیوەندی بە چەکدانانی پەکەکەوە ئەمە لە خەیاڵ خۆ دەرکە دەرەوە. ئەمە تا ئێرە دروست بوو بەڵام ئێستا نەپەکەکە چەشی داناوە و لا ئستاتیۆی شەڵ و شاوتۆ تا ئەم دقەیەکە قسەی تیاکەین شەڵارواشە بێ ستاتۆکە بەهێزترە بێ یەک گرتووترەوە بۆتە دیفاکتۆیەک لە چوارچەوەی سووریادا. چەکدانانی پەکەکە مەرجی پێش وەخت نییە بۆ ئەم مەسەلەیە مەرجیکردنەوەی دەرگاکانە. تورکیا هیچی بەدەستێنا لە ڕۆژاوە لە سووریا؟ نا تورکیا دۆخی تورکیا گەر بەجیا من پێم باشە بەجیا وەربگرین لە سووریاوە لەوەی کە ڕەبتیکەینەوە. مەبەستم ئەوەیە ستاتیۆیەک دروست نەبێ کە وەکو هەرێمی کوردستان لەوەیە سەرکەوتوو بووە لە دەستبردن بۆ پرۆسیاشتی. دوێنێ شەو ئەردۆغان لەگەڵ ترامپا بە تەلەفۆن قسەی کردووە و داوای کردووە کە یەک پارچەی خاکی سووریا بپارێزرێ. زۆربەیش دوای ئەو ئاڵۆزیانی کە لەگەڵ دروزیەکانە دروست بوو لە ڕووی ڕاگەیاندنەوە بە تایبەتی عەرەبیەکان و ئەمانە ئیماژێکی واندا کە ئیتر سووریا سەرکەوتوو بۆ وانە ئێستا شتێ هەیە لە ئارادا لە سووریا. ئیسرائیل هەتا بنقاقای دەستی ناوەتە قورگی شەرع ئەو بە هیچ شێوەیەکیش ڕازی نابێ حکوومەتێکی بەهێز لە سووریا دروست ببێ لەبەر ئەوە نایاڵی داوا ئەکاس ئەوەش پلانی ئیسرائیلە کە حکوومەتێکی لاوازی دروست ببی ناوەندی و ئەوانێ تریش بەشەکانی دی دروزیە کووردا تا ئەسی عەلەویە بە شێوەی لا مەرکەزی وڵاتێکی دەوڵەتێکی بە شێوەیە دروست بی ئەو لا مەرکەزیە کە کورد لەوانەیە کورد بێ لا مەرکەزی دروستکە لەو ناوچانێکە عەرەبینە با یەک فەرع لە بەزنەکە بچمە دەرەوە ترەمپ وتی ئەردۆغان دێ بۆ ئێرە و منیشی داوەت کردو بە وڵاتەکەی ئەم یەکتر بینینانە گەڕ ڕووبدا هیچ لە مەسەلەکە ئەگۆڕێ یان لە استراتیژی ئیسرائیل ئەگۆڕێ؟ خۆی ئەم قسانەی ترامپ تا حدێک ئیسرائیلی تووڕە کرد ئەوە وای کرد کە دوێنێ و پێرە ئیسرائیل ڕای بگەێنێ کە داگیرکاری تەواوی غەزاکە ئەو لۆبی ئیسرائیل لەناو کۆنگرێس و لەناو دامەزراوە دیداریەکانی ئەمریکا زەختێکی زۆر گەورەیان خستە سەر ترامپ لەسەر ئەمە هەڵوێستەی کە بەرامبەر بە تورکیا کردی تەلەفۆنەکەی دوێنێشی کە لەگەڵ ئەردۆغانە بەشێکی لەو هۆکارەیە یەکەم دووەمیش ئەوەیە کە ترامپ ئەوێ وا خۆی نیشانبا کە جارێ مەشغوڵی شەڕی رووسیا و ئۆکرانیایە کاتی نییە بۆ سووریا بەڵام ئەوە بە مانایە کە ئیسرائیل دەستەوەستان بۆ ئەستێ لەوەی کە ئەوەی مەرامەتی ئەوەی کە بۆی ڕەخساوە لە ئێستادا جێبەجێکە بە چاوەڕێی ترامپکە تێڕوانی ترامپ بۆ کورد ئێمە قزیەکەمان یانیش ئەوەی لە بەلامانەوە گرنگە پێگەی کووردا ئەوەیە کە کورد زۆر گرنگ نییە بەلاوی کورد ستاتۆی سیاسی دەستوری چی ئەبێ گرنگ ئەوەیە کورد ببێتە بەشێک لە پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە سووریا کەواتە ئەمە بۆ کورد هەم لە لای باشە هەم خراپیشە کەواتە دەرفەتی کورد لە شوێ ئەبێت ماوەتەوە لەو فشارانەی ئیسرائیل کە لەسەر سووریاییکە
ئەو بەرنامانی کە لەوانەیە سووریا ئیسرائیل بەڕاستە و خۆ نەڵێ من لا مرکزی ئەسەپێنم بۆ کورد بەڵام ئەڵێ بۆ دروزی ئەسەپێنم بۆ عەلەوی ئەسەپێنم ئەبێتە دیفاکتۆ باکووری سووریاش ڕۆژئاوای ینی فراتیش کە تورکەکان لێنا کەواتە تورک ڕاستەخۆ ئەبێتە دراوسی کوردیش دراوسەی دروزیش دراوسەی ئیسرائیلە. ینی هاوکێشەکان زۆر ئالۆزە لەگەڵ یەکترا تۆ نازانیانی ئەوەندە بە خێرایی شتەکان ڕووەدا ئەمڕۆ تۆ تەحلیلێک لەسەر شتێکی بەیانی بینی شتێکی تر ڕووەدا و تەحلیلی دوێنێەوەی بەتاڵ لەبێت تۆزێک دوورکەوینەوە بینەوە سەر پرۆسەی ئاشتی بۆ قەندیل. ئەمڕۆ عومەر چەلیک وتەبێژی ئاک پارتی ئەڵێ پەکەکە لە چەند ڕۆژی داهاتوو خۆی هەڵەوە شێنێتەوە پەکەکە خۆی هەڵەوە شێنێتەوە خۆی پەکەکە لە بەرامبەر ئەو خۆ هەڵوەشاندنەوەدا ئەویش دەیەوێت پێش خۆ هەڵوەشانە من ئێستا قسەیەکم کرد لە ناو قسەکانم وتم خۆ هەڵوەشانەوەی پەکەکە مەرجی پێشوەخت نییە بۆ هین بۆ دەوڵەتی تورکیا مەرجی کرانەوەی دەرگاکانە بۆ هەردوو لە تورکیا ئەڵێ خۆت هەڵوەشێنەوە کو نیازپاکی ئێمەش دەست بە چاکسازیەکانی و داواکاریەکانی ئێواکەین کاتە پەکەکە محقق لە ژێرباری ئەوەدا بەڵام دوو شت هەیە بۆ پەکەکە ئەوە یەک کات بەدەست بێنێ بۆی بزان دۆخی ئێران چی لێە ئەو گرفتەی کە ئێران هەیەی لە ئێستادا دۆخی ئێران چی لێ موقعی ئێران لە ناوچەکە چی لێ خاڵی دووەمیش ئەوێ ئەو زمینە فشار لەسەر تورکیا بکە ئەم زمینە ساز بکە کە ئۆجلان خۆی بە شێوەیەک لە شێوەکان ئامادەبی کۆنگری خۆڵش بەڵێ ئەمانە تەسەورەکەی کۆنگرەکە لەکوێ بکرێنی ئەو ئامادەکاری خۆی پێشتر میدیاکانی تورکیا باسییان لە ئەووا کرد کە 27 مانگ لە سنووری پارێزگای سلێمانی لە هەرێم لە شوێنێکە ئەکرێ ئەمانە بەڵام باخچەلی مانگی لە مەوبەر وتی 4 مایس یعنی ئەوەی 2 ڕۆژ لە مەوبەر کۆ ببنەوە کە ئەو شەوە ئەکاتە شەوی نازانم خدری لاس و شتێک لەو بابەتەیە لە تورکیا بەڵام 4 مایس ڕۆژی قەتل و عامی دێرسمیشە شتێ لەو بەڵام ئەمە نازانم کە باخچەلی ڕاستە خۆ بەمەوە بەستویەتەوە یان نیازێکی ڕێکەوتەمیان ڕێکەوتە بەڵام بۆ یەکەمین جار بەدەستپێکردنی ئەم پرۆسەیە قسەیەکی باخچەلی جێبەجێ نەبوو ئەمە بابینەوە سەرباری پەکەکە چینەوە سەرباری پەکەکە سەرکردەکانی پەکەکە بە تایبەتی جەمیل بایەک پەیامێکیدا دوو جەمسەرە ئەمەی پەکەکە پەیامێکی بە ئۆجەلان ئەڵێ ئەو حیزبی کە پێکەوە دامان مەزران کە تۆ سەرکردایەتی دەکرد مەسوولێتی هەڵوەشاندنی وەرخۆ بیکە ئەم مەسوولێتە مێژەوە مەی خەسەر شانی ئێمە وەرە خۆ بەشدار بۆ خۆ بڕیاردە لەبەر ئەوەی 180 ژێرخانی کادر و ژێرخانی ئەسکەری و فەرماندە ئەسکەریەکەن ئاپۆین کەواتە یعنی تۆ پێت وایە مەسەڵەن حیزبێک کە نزیکەی 40 ساڵە بەس شەڕی چەکداری دەست پێ کردو 46 ساڵە دامەزراوە هیچ دەنگێکی ناڕزایی لە خۆ هەڵوەشاندنەوە دروست نەبێ دروستە بێ من بیرمە ساڵی 99 کە یەکەم فەرمانی عەبدوڵڵا ئۆجەلان هات بۆ کشانەوە لە باکووری کوردستان خەڵکێکی زۆر لە پەکەکە جیا بۆ سەرکردەکانی ئەمەی هاتن لێرە لە سلێمانی هاتنەوە باشوور دانیشتن و داچوون بۆ ئەوروپا ئەو هەتا 2004 دوای پرۆسی ئازادی عێراق کۆمەڵک ریفۆرمی کرد ریفۆرمی سیاسی یان ریفۆرمی فکری لە ناو خۆیان پەکەکە یەک دەوژمی گەورە لە پەکەکە جیابوونەوە دروست بوومی هاتن لێرە ئەوانەی لێرە هەتا یەکێکیان لەوانە عوسمان ئۆجەلان براکای عەبدوڵڵا ئۆجەلان بوو ئەمانە هەمووی خۆی لەوەیە کەواتە جەمیل بایەک کە کرۆکی سەرکردایەتی ئەم حیزبەی کردووە 50 ساڵە هاوڕێی بەڵێ هەواڵ جوما نایەوێت جارێکی تر ئەو شەپۆلە لە ناو حیزبەکەیە لە ناو حرەکەکەیە دروست بێ کەواتە هەڵێ وەرە خۆت بڕیاری ڕاستەوخۆ مادەم تۆ ئەتوانی ڕاستەخۆ بیتە تەلەڤیزیۆن و خەڵک بتبێنێ با بە شێوەیەک لە شێوەکان ڕاستەخۆ وەرە تۆ ئەمە هەم بۆ ئەوە هەم بۆ تورکیا هەم بۆ تورکیاشە کەواتە گرنتیەکی هەم بۆ ناو حیزبەکەی و گرنتیەکەش هەم بۆ ناو پەکەکەی کەواتە ئەمە دوای ئەوە تورکیا دێ لیژنەی پێکهێناوە و هەشە لیژنەکەش پێکی هێناوە کە چۆنیەتی ئالیاتی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنانە بکەن چونکە زۆر شت هەیە ئەعلان نەکراوە ئەو تەبیعیشە ئەعلان نەکرێت لەبەرەوەی خۆ هەموو ڕێکەوتنێک بکرێتە سەریدا هیچ معنای خۆی نامێنێ تا ئێستا بەڵام ئەوەی کە هەنگاوی یەکەمە بۆ کرانەوەی هەموو دەرگاکان ئەم کۆنگرەی پەکەکە تورکیا بەمەوە بەستی چاوەڕێکی و کۆنگرێ ڕوو بدە یان بەبێ ئازادبوونی بەڕێز ئۆجەلان وەفدی مرالی هەفتەی داهاتوو بێ لەوانەیە ئەچێتەوە لای ئۆجەلان لەوێ جارێکی تر توورێکی تر دەست پێکەن بەنیازن کەسێکی تر دیاری بکەن شوێنی سورەیە ئەوەندەر لە میدیاکان باس لە مدحەت سنجارەکەنەویش پەرلەمانتارێکی
دەم پارتیە و پیاوێکی خوێندەواری ناوەڵا عەرەبە بەڕگەز عەرەبە ماردینی خەڵکی مسەبینە دکتۆرە مامۆستای جامیعەیە پیاوێکی توانایە ئیتر ئەمانە بەشێک لە داهاتوودا کۆبنەوەی ئەم شەوی باخچەلی وەما من نازانم هەتا ئێستا هیچ لێدوانێکی لێدەنە چونکە بەپێی میدیاکانی تورکیا کۆبنەوەکانی باخچەلیەوە 40 بۆ سعات 40 دقە بۆ سعاتێکە خایانەیە بەڵام ئەمە وتیان لەوانەیە 3 بۆ 4 سعاتیش خایانە ینی بەرەوەی دۆخەکە زۆرەوەی ئەمە بە تەنیا دۆخی کوردنیە پرسی ئیمامۆغڵی و مەسەلەی ناوخۆی و ئەمانەشی تایە بە هەر حاڵ ئێمە لە بەردەم دۆخێکی زۆر کریتیک ئەنداین ینی ئالۆزداین ئەو دۆخە ئالۆزەش بەڕاستی هەردوو لە بەرامبەر ئەوەیە کیان پێشی کامیان مۆرکی خۆی لەو مێژووە بدە جاپەکەکە بە هەڵوەشانەوەی خۆی یان تورکیا بە هەڵوەشانەوەی بریتە لە چەکدانانیشی بەڵێ چەکدانان و هەڵوەشانەوە بەڵام شتێک هەیە ئێمە نابی لێکی دەینەوە کە چەکدانانی پەکەکە هەڵوەشانەوەی کۆی خەباتی لە پژاکەیە مثلەن کەجەکە مەنزومەیەکی ڕێخستنی گەورەیە ئەخر ئەوان داوای کەچەکەیان کردیان پەکەکەیان کرد نا ئەوانەڵێن پەکەکە عەبدوڵڵا جەلان جەڵێ پەکەکە هەموو گروپە چەکدارانەی بە پەکەکەوە بابەستە کام پەکەکەوە بەستە هیچ گروپێکی چەکداری وەکو حیزب بە پەکەکەەوە بەست نییە بەڵام لە مەفهومی دەوڵەتە ئەمە نییە مەفهومی دەوڵەت پەکەکە کۆی گشتی بزاوەکەیە بەس کەچەک دەکەوە بڕۆژاوە بە کوڕۆکێتی کە ئەمە ناوە مێژوویەکەیەتی بە سەریا سەپاوە ئەشنۆخان وەکوی بزانی زانیاریت هەبێ هیچ دانیشتنیشی نهێنی لە نێوان قەندیل و تورکیا هەیە بە بەردەوامی هەبووە دانیشتنی نهێنی بە بەردەوامی بە شەڕیشەوە بە شەڕیشەوە کاتی لێدانە هەرەکانی بە بەردەوامی ئەو کۆنتاکتە هەبووە دوێنێ پێری عەلی قەرەداغیەڵێ من نامەم هێناوە بردووە بە ئاشکرا دایرێک دویان دارێکت بووە ینی ڕاستەوخۆ بێن ناڕاستەوخۆ نامەی بردووە لە خەڵکیان نردووە و نامە بۆ ئەردۆغان بردووە نەخۆ دانیشتن چییە خۆ دانیشتن ئەوە نییە کۆیەکی بێ وکو میوانێک و بێنەوە بەستم ئەوەیە تەماس هەیە بەڵێ زۆر جارێ مخابراتی شەکانەکە مەسەلەن مخابراتی تورکیا خۆتە زانی لە هەرێمی کوردستان ئەکتیڤن مەسەلەن لەگەڵ پەکەکەیە لە شوێنێکا لەسەر ئەو مەسەلەیە پێت وایە دانیشتن هەبوو بێ بەدڵنیاییەوە ئەمانە زۆر بە بەردەوامیش هاتە تەنانە دوێنێ من لە CNN تورک کە دەستگایەکی میدیایی زۆر ماتەبەر و سەر بە دەوڵەتە باسی لەوەی کرد کە وەزیری دادی تورکیا وتێتی لە ڕووی یاساییەوە ئێمە ناتوانین هیچ مادەیەکی قانونیە ڕێگە بە ئۆجەلان بدا لە سجنەوە بەشداری ڤیدیۆ کۆنفرانسی بەڕێوەبردننی کۆنگرەکەی بکە بەڵام وتی میت ئەمە ڕێکەخە ئەمە قسەی راپۆرتی CNN تورکە خۆیانە لە ڕێگای میتەوە ڕێکی خەن ئەکرێ هەنی زەی چیە لە سیاسەتە مستحیلات نییە نە بەڵام مەسەلە لێرە بۆ چوونێکی وا هەیە کە لە ڕێی ڤیدیۆ کۆنفرانسەوە بەشداری کۆنگرەکە بکە ئەمە پەکەکە قەنەعات پێهێنێ ئەگەر قەنەعاتی پێهێنێنی بۆ داواکە ئەبێ مادەم کە داوای فیزیکیان لە ناو کۆنگرەکە ئاخە فیزیکیان لە ناو کۆنگرەکە نابی بەڵام بڵڕی ئۆنلاینەوە توانێ ئەمە شتێکی کە پەکەکە خۆی داوای ئەوە کاچکە پەکەکەش زانێ هاتنە دەرەوەی ئۆجەلان بۆ دەرەوەی ئیمرالی ناکرێ نابێ ئۆجەلانش قەت داوای نەکردو خۆی لە ئیمرالی بێتە دەرەوە بەڵام داوای ماڵێک دروستکردنیمە هەتا یەک دوو مانگ لەمەوبەر باسەکرا کە چۆن 2013 بۆ 14 ماڵێکیان بۆ تەرخان کردەوە کاتی قەرار بۆ لە مالێک قەرار بۆ شتێکی وا بکەن ئێستاش بە هەمان شێوە هەموو ئەو زمینەی کە پێویستە کە ئۆجەلان داواکە کە ڕاستەوخۆ خەڵک ببینی ڕاستەوخۆ ڕۆژنامەنووسان ببینی ڕاستەوخۆ لەوانەیە هەندێک پەرسپەکتیف و هەندێک تعلیمات بۆ حیزبەکەی بنێری ئەمانە هەموو ڕێگەی پێ بدرێن تورکیا ناڵێ ئەمە ناکەم هیچ لە دوانێکی تورکیا ناڵێ ئەمە ناکەم تورکیا خۆی بە شتێکەوە چەق بەستوو کردووە ئەویش دانانی چەک و هەڵۆشانەوەی پەکەکەیە بۆ ئەوەی بە مێژوی خۆیان بڵێ ئەم حرەکەی 50 ساڵە ئێمە توانیمان ئەم حرەکە مەسەلەن یان چاوەڕوان کراوە بەڕێز عەبدوڵڵا جەلان بەشداری کۆنگرەی پەکەکە بکانی ئەگەر ئەمە مەرجی تعجیزی سەدی پەکەکە بێ ئایکە زمینی ئەرەخسێنێ دەوڵەت با پرسیارێکی تر لەو ناوە بکەم بۆ پێیکت بە ڕێز زانیاری وردت هەیە لە هەندێک حاڵەتدا قەندیل مەفهومە گشتەکە یان کەچەکە دوو خەتێکی تۆزێک میان ڕەوە نازانم تەوزیعاتەکە خۆیان کردویانە خەتی چەند زۆر عسکەرتارێتە هەردوو خەتەکە کۆکن ئێستا
ئەوەی دیقەتت دابێت لە دوانەکان؟ من گوێبیستی هەردوولایەن بوویمە نەوعەن ما لەوانەیە لە ڕووی دەربڕینە تۆزێک جیاوازیان هەبێ لە ڕووی دەربڕینی شێوازی قسەکردنە بەڵام لە ناوەڕۆکدا بڵێ لە کۆتاییدا پەکەکە دەستەیەکی بەڕێوەبەری لە حوت کەسا پێکدێ بەڕێوەبن کە ئەمە بینە لیژنەی مرکزی پەکەکە بڕیار بەدەستەکانن کە ئەمانە بڕیاریان نەدابێت لە ناوخواانە قسەیان نەکردبێ پەکەکە شێوازی سیستەمی دیسپلینێکی زۆر بەهێزی حزبی هەیە وەکو حزابانی باشوور نییە هیچ شتێک بە تاک دەرناچێ هەمووی کۆیە هەمووش لەسەر متفقن و هەمووش ئەبێتە کە بووە قەرار ئەم قەرارە بێتە قەرارێکی مرکزی لادانی تیان نییە ئەوەی لاشی بدا ئیجراعاتی هەیە ینی وەکوەندی حزبی باشوور نییە هەر سەر و بەڵقەیەکی لێوە بڵێ بینە سەر و شەڕی لە بادینان هەیە تا ئێستاش لێرە و لەوێ شەڕە گەرۆک و چەند مانجی ڕابردوش نەبێ بەڵام هێشتا شەڕە ئەمە لەکوێ سەردەرەهێنێ تورکیا پێی وایە هەتا ئێستا شتێ دروست نەبوو بە ناوی ڕێککەوتن و بە ناوی ئەوەی کە تورکیا لە باشوور ئەیکا بە ناوی پاراستنی ئەمنی خۆی ئەیکا من پێم وانە ئەم شەڕە لەوانەیە ئەم لەدانی پەکەکە تا 6 مانگی تیژ بۆ شێوەیە بخیانێ تورکیا ڕای نەگەیاندووە من ئاگر بەستم بەرامبەر بە پەکەکە کردووە لەوانەیە پەکەکە ڕایگەاندوێ من هەتا بەڵام بۆ ئاشتی زمینێک پێویست نە تۆ خۆت هەڵوەشێنیتەوە بەچی شەڕەکەی شەڕش ئاشتی پرۆسی ئاشتی سیر کە ئێمە من لە زۆر بەرنامەشوا ئاڵێم ئەو مەفهومە کلاسیکەی ئاشتی ئەوەنی کە ئەمە بینیومانە نەریتەی ئاشتی نەریتی دانوستاندی کە هەیە لە بینیدا بڕوا بکە ئەمە هەم مۆدلێکی ترە هەم نەوەیەکی ترە ئەگەر تۆ زۆر ورد نەبی لە مێژووی تورکیا و لە تێزەکانی ئۆجەلانە و پرادگمای ئۆجەلان کە بەرجەستەیەەکە زەحمەتە لەو دانوستاندنانە تێبگەی بەڕاستی ئێمە وا فێربووین وا ڕاهاتوین مەفاوەزات لە بینی دوو دەوڵەتە لە بینی دوو حزبایە سێم تەرەفی سێم هەیە و ڕێککەوتنێک مۆرەکرێ ئەوەی من ئێستا ئەیبینم بەڕاستی تەرەفی سێم هەیە لە ناوەندەکەیە نا تەرەفی سێم نییە تەرەفی سێم نییە ئەخرەمە سەرکەوتووە بێ لەو حاڵەیە سیرکە پەکەکە بە تەنیا پەکەکە نییە حرکێکی چەکداری لە شاخ بێ پەکەکە بە قەدر ئەوەی لە شاخە دوو ئەوەندەش بە ڕێکخراوی سیاسی بە حزبی سیاسی لە ناو جومگەکانی دەوڵەتی تورکیادایە پەکەکە ئێستا 65 پەرلەمانتاری هەیە لە ناو پەرلەمانی تورکیا قسەی قورس نییە ئەم قسەیە بۆ قورسە بەسەڵەن ئێمە کە کۆی باسی کوور دەکەین دەم پارتی نییە مەبەستم ئێستا دەم پارتی بە نوێنەراتی پەکەکە شاندی پەکەکە ناچێتە ئیمرالی لەوێت نایەتەوە ئێتێتە قەندیل نایەتەوە لەگەڵ مەسعود بارزانی و لەگەڵ پاڤڵ تاڵەبانیا دانیشێ ئەی بۆ ئەمە بۆ ئاشتی پەکەکە نییە ئەو بەنای پەکەکە ئێستا شتێ نەماوە بڵێن باسی پەکەکەکەین باسی بڤەیەک بکەین بۆ تورکیا دوێنێ پەیامەکەی ئۆجەلان لە مرکزی کولتوری ئەتاتورکا خوێندراوەوە چەپڵی بۆ لێدراوە ئەنی ئەو زمینەیە نەما گوزەش زمینەی نەوەتەکان و ئەمانە کە تۆ باسی مەسەلەی کورتکەیت و باسی پەکەکە و ئۆجەڵان بکەیت یەکسەر حکمی ئەدامن بەسەرا بسەر وەڵام سەدان کەس هەر جارێ قەیوم هەیە سەرۆک شارەوانیەکانی بەدە سیاسەتی پارتی لە سزنن سیاسەتی دووفاقی دەوڵەتە ئەم قەیومانەی کە داهاندرێ لەوانەیە ئەمە زمینەیەکە ڕخسێنێ بۆ فشارە مش کارتێک بێت لە شوێنێکا بداتەوە بۆ باش بەڵام قەیوم وەستاوە تۆ سەیرێکە پرۆسی ئاشتی دەستی پێ کردو قەیوم نەماوە ئێستا کو قەیوم ئەوەی کە بەرامبەر بەهی نەکرا بەرامبەر بە دەم پارتێک لێسە بەرامبەر بەجار پاکرێ بەدیلی بۆ خۆ دۆزیەوە دەوڵات بەڵێ شنۆخان دەمەوێت بێمە سەر هەرێمی کوردستان و پارتەکانی هەرێمی کوردستان لەو پرۆسەیە بەڵام پێشەوە گومانێک هەیە گومانەکە هەندێک جار خەڵک هەیە دڵی نابیڵێ لەبەرەوەی بەڕێزۆزەلان سەرکردەیەکی کووردە حتا سەرکردەکانی پەکەش یعنی ئەو عەبدوڵڵا ئۆجەلانە خاوەن مانەفستەیە کە پێشتر ناسیومانە هەر عەبدوڵڵا ئۆجەلانێک کە لە سزنا تا بتوانێ وەکو تێڕوانینی خۆت هەتاکو بتوانێ ورد دروست مەدروست بڕیاردە هەندێک گەڵێن لە بەرژەوەندی دەوڵەت هەندێک جار بەکارهێنرێ هەتا گەربیریشی پێ لە بڵاوکردنەوەی ڕسمەکان گومان کەوتە سەر وتیانەمە ئایە و ژیری دەستکردە و خۆی نییە و کە سری سوورەیە ئەوەندەر و جەماعەت لە دەوری وەستاون بڵێ من پێم وانە ئەم شتانە خۆی ئەگەر شتێک ڕوو ئەدایان ڕووداوێک دێتە ئاراوە
هەموو کەس ماف لە خۆیان بینێ لێکدانەوەی بۆ بکە لەوانێ مافی هەموو کەسیش بێ کە هەڵسەنگاندن و بە پێی تێگەیشتنی خۆی لەسەری بدوێ بەڵێ ئۆجەلان هەمان ئەو جەلانەی جارانە خاوەنی هەمان تێزی جارانە خاوەنی هەمان تێگەیشتنی جارانە خاوەنی هەمان بۆچوونەکە بەبوونی ئەو تا ئەو لە ژیانە ماوە ئەبێ ئەو پرسە باتە کەناری ئارام ئەوەی کە لەگەڵ دەوڵەت پەلاکە بەڵێ ئەوەی کە لەگەڵ دەوڵەتە ئەیکە ئەوەی کە 25 ساڵ لەمەوە بەر لە یەکەم دەستگیرکردنا وتی ژیانی من لە مەرگی من بە ئیسفادەترا ئێوە بە مەرگی من ئەکەنە پاڵەوانێک بەڵام بەژینی من ناتوانین ئاشتی بینی دوو دەوڵەت ئەو ڕۆژەیە ئەو ڕۆژەیە لەوانەیە تۆزێک تێنی بەڵام تۆ دژمنداریەکی 100 ساڵەی ناتوانێت بە زەمانێکی زۆر کورت هەموو شتەکان بینی هەموو شتێک بۆ کات زۆر گرنگە پارتی وێچێتی لەم ناوەندەدا ڕۆڵیان چییە؟ تا ئێستا تاماوەی پێشوش یەکێتی وەکو دوژبنێک سەیریانە کرد مەسەلەن لە لێدوانەکانی هاکان فیدان باسیەوە کرد هیوادارین سلێمانیش وەکو هەولێر بیرکاتەوە لە لێدوانەکانی وەزیری خارجی هەروە بوو مەسەلەن سلێمانیان و کۆتاوە تا دیارە مەسەلەن مەتاڕەکەیان داخستەوە ڕۆ کاقوباجیش لە پێشنگا گەشتیارەکە وتی بە تورکیش ئێرلاین وتی پێیان بڵێن با مەتاڕەکە بکەنەوە با گەشتیار زیاتر بێ با باسی یەکێتی بکەین یەکێتی لەو ناوەندە ڕۆڵی چییە؟ یەکێتی نیشتیمانی ئەگەر وەکو نەهەج وەکو بەرنامە سەیریکەین یەکێتی نیشتیمانی میراسی مام جەلالە مام جەلالیش لەو قەزیانەدا ڕێی زۆر دیار بوو هەڵوێست و فعلەکانی دیار بوو هەم نەکرد بە تەنیا لە بەرامبەر بە کوردانی باکوور کوردانی ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات و هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوو کە ئەوانیش دەستکەوتێکیان دەستکەوێ و کە ئەگەر ئەم دەستکەوتێ زۆر جاران بە قوربانی یەکێتیشەوە زۆر جار لی کەوتۆتەوە ناچینە زۆر وردەکاری ئەمانە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆی ئەم قۆناغانە هەمیشە پاڵپشتێکی باشی ڕۆژ ئاوای کوردستان بوو لە قۆناغی شەڕی داعشا و دوای ئەوە ئەمانە ئەوە هۆکار بوو بەڵام شتێک هەبوو من هەمیشەوەی بە تێگەیشتنی خۆم زۆر جارە لە شەڕ لە بادینان و تۆز لە دەرکەیمە ئەوە تقریبن ئەوە بوو بۆ یەکێتی بەو شێوەیە بوو شەڕەکانی پەکەکە و تورکیامووی لە بادینان بوو حلقەی قفڵەکان ئۆپەراسیۆنە قفڵەکان لە سووریا و ئاهات هەتا خواکوورکی ئەچەقی ناهاتە سنووری یەکێتی بەڵام ئەوەی کە تورکیا پێی ناخۆش بوو لەو سنوورە چی بوو ئەویست هەمان ئەم ئاهەنگی کە پارتی دیموکراتی کوردستان لە دژی پەکەکەیە بۆ تورکیاکە یەکێتیش هەمانەوە بکە من باسی مەبدە و پرەنسیپم کرد لە سیاسەتی یەکێتیە یەک لەو مەبدە و پرەنسیپانە ڕێگەی نادا دووەم جیۆپۆلیتیکی یەکێتی هیچ کات ناچار نەبوو ئەمە بۆ تورکیا چونکە بەرژەوەندیەکانی یەکێتی لەگەڵ تورکیا نەبوو بۆ شێوەیەکی ڕاستەوخۆ بۆی کە جیۆپۆلیتیکی پارتی ڕاستەوخۆ وابەستە بە تورکیا لەوانەیە سێم شتیشی ئەوە بووکە حەلقەیەکی حەلەزۆنی جوڵەی استراتیژی پەکەکە هەبوو لە ناوچەکەیە ئەم حەلقانە چۆن پارتی ڕێگر بوو لە دابڕانی ئەم حەلقانە چونکە بڵێن لە قەندیلەوە و بۆ سنووری داهات و لە پشت کەرکووک و مەخمور و ئەجە سنجار و ئەجا ڕۆیشتەوە بەشی هەرە زۆری حەقبەیەکی ئەم حەلقا کەوتە سنووری یەکێتی کە فشارەکانی تورکیا لە ڕێی ئەسکەریەوە ئەویست ئەمە داخە کە ئەمەش زۆر جار بەڕاستیش لە کۆنتترۆلی یەکێتیان نەبووە چونکە پەکەکە حرەکەیەکی پارتیزانیە لەوەی کە لە ڕووی سەربازیەوە زیاتر جموجۆڵی بە گروپ و بەکەم و بە شێوەی پارتیزانی جوڵە ئەکەن لە شوێنانە ئەبیندرێن و ئەمە هێزەکانی یەکێتیش هێزی نیزامی و شێوازی سوپایی جەبهەیی بوو کەواتە تۆ ناتوانانی ڕاوە دوی پەکەکە بنێ ئەو تورکە خۆی ناتوانانی ڕاوە دوی بنێ لە قەندیلە ینی 30 ساڵە لە قەندیلە خۆی نتوانێت لە قەندیلە بکە زەختی لە یەکێتی ئەگەریوت ئەبێت تۆ ئەی لە پەکەکە قەتیسکەی لە ئاسۆس و لە قەندیلە ئەجا منیش لیانەدەم لەوێ کۆتاییان بێنم کە ئەمە یەکێتی هەم لە ڕووی پرەنسیپ و مەبدە ئەنایکە هەم لە ڕووی سەربازیشەوە چ مەجبورە ئەو هەموو تاقەتوانایە سەر بکە ڕاوە دوی پەکەکە نێ بۆ تورکیا بەرژەوەند چی بەرژەوەندی چیە بۆ مەتار تەنها مەتار نییە ینی بەرژەوەندی ئەو شەڕە بۆ بکاتە ماڵی خۆی کەواتە تۆزەکەی شەڕی بادینان و کێشەی کە لە پارتی نێتوانی سنوورانە کۆنتترۆلکە بتوانانی بە 100% بۆ ئەو حرەکەی پەکەکە لە شنگال و لە مەخمور و لەمانەدا ببڕی کە سنووری پارتینە تەشقەڵەکە هاتەوە بەردەکەی ماڵی یەکێتی ئەوە ئەو مشکلەکەی ئمە یەکێتی بەو شێوەیە بوو کە ئەوەی تورکیا نەیەتوانی بە تەواوەتی بۆی ینی پارتی نێتوانی بۆی بکە ئەویست بە یەکێتی بداتەکردن بە پێشەوە بێمە سەر پارتی
پێت وایە لە حاڵەتانەدا قەندیل چۆڵ بکرێ وەکو ڕەمزێکی چەند ساڵە؟ قەندیل من پێم وایە ڕەمزە من لە باوەڕدانیمە قەندیلی ساڵی 2009 2000 تا 2005 و 6 بێ تەکنۆلۆژیای مخابراتی ئەسکەری تورکیا زۆر بەهێزە. منم قساناکەم وەکو محلیلێکەکەمەکەی بینم قەتیسکردنی پەکەکە لە قەندیلە یەک لەو هۆکارانێک کە ئۆجەلان ئەو بانگەوازەیەەکە بێمەعنا بووە، یعنی ئەمانەوەی هێزی چەکداری پەکەکە بە شێوازێک بزانن تۆ ئەچی لە شەڕێکەکەی چەند سەربازی تورکە کوشی ئەکشەیتەوە یان جەولەیەکی باکوورەکەیت ئەم شێوازە شەڕە تەواو بوو لە 92 تەواو بووە هیچ دەرئەنجامێکیش ناگری کەواتە ئەم چەکانە من هەمیشەم قسەم کردووە ئەم چەکانی ئەمڕۆ بەدەستی پەکەکەوەیە ئەو چەکانن کە لە ڕووی ئاستینە دەوڵەتیەوە وەرکی تیرۆری بەسەرەوەی بەنەوەیەک لە نەوەکان تورکیا بە جیهانی ناساندەوە کە پەکە کە حرەکەیەکی تیرۆریستیە چەکەکانی چەکێکی تیرۆرە بەڵام تۆ چەکێکی بەهێزترت هەیە کە ئەویش لە سووریایە چەکی هاوپەیمانی نێو دەوڵەتیە کاتوانی ئەو کاتە بە قەندیل باش پارتی لە ناوەندەدا ڕۆڵی چییە؟ ڕێککەوتنی یەکێتی یانیش هات نەپاڵی یەکێتی پەکەکە ئەگەر لە متمانەیەوە بەڵام تاملی پەکەکە لەگەڵ پارتی حتمی و ناچاریە بۆ هەردوولا وەم بۆ پارتی بۆ خودی مەسعود بارزانی هەم بۆ پەکەکەش لەبەرەوەی دیفاکتۆی پارتی لە ناوچەکە دیفاکتۆیەکی سەپێنراوە هەیە گەر تۆ مامەڵی لەگەڵانەکەی ئەبێتە دوژمنت کەواتە پەکەکەش لە زانستیەوەیدا بێ مامەڵی لەگەڵا بکە ئەمە لەلایەک ئێمە باسی ئەو استراتیژە ناکەین کە لەگەڵ یەکێتی هەیەتی بەڵام لەگەڵ پارتی بەو شێوەیە بەڵام پارتیش بە هەمان شێوە بە پەکەکە فرسەتێکی بۆ وەرەقسێ کە بەڕاستی زیاتر لە ئەکتۆرە نێودەوڵەتیەکانە نزیک بێتەوە بۆی بە دەرەجەیەک بەو شێوەیە لەژێر هەژمونی تورکیادا بێت کە ئێستا ئەمە لە ئارادایە پەکەکە لە پارتی لە جوڵەیەکی وهادایە و ئەمەش تورکیا زۆر تووڕاکە حتا بەشداری بەو شێوەیە زۆرەی پارتی و ئەنە کەسە بردنە ناوەی تەنانەت من باشکرا بڵێ مەشروعی لامەرکەزی مەشروعی هەسەدە نەبوو هەسەدەدا خۆسەر ئەویست پارێزگاری لە خۆسەریەکە بکە ئەنە کەسە بوو مەشروعی لامەرکەزی کە سەپاندیانی پارتی بوو کەواتە بەو شێوەیە پارتی چوونە ناو سووریا و دەستەکردن و ئەوەکردن ئەمە بۆ تورکیا بەڕاستیش شۆک هێنەر مەبەستی پارتی لەوەدا چییە؟ مەبەستی پارتی لەوەیە من وتم لەوانەیە پارتی بێوێ لەم زعفەی ئێستای کە تورکیاتیاتی تورکیا لە ئەسەر ئاستی ناوخۆشی کێشەی گەورەی هەیە و لاوازە لەسەر ئاسی دەرەکیشە مووقفی زۆر بەهێز نییە لەبەرەوەی ئەو پشتیوانی هێزە چەکدارەکانەکە و شێوی زۆر لە ناو قەتل و ئامی عەلەویەکان دروزیەکان ئەمانە بنەوەک لە نەوەکان لە هۆکارەکەی بە تورکیا حیسابەکرێ پارتی لەوانەیە بگەوێ لەم گەڵەلاوژەیە کە هەیە بە شێوێک لە شێوەکان خۆی لەژێر ئەو هەژمونە زۆرەی تورکیا دەربێنێ و ئەو تۆمەت و تاوانانی کە بەسەریا سەپێکە بۆی کە دەستی دەرەکی هێنێ بۆی کە حتا تەنانەت لە ئاستی خیانەت کە بەسەریا زۆر جار لایەنەکان هینیەکەن و پێڵن لەوانەیە بێوێ ئەمەش من پێم وایە بەڕێز نێچیروان بارزانی سەرکێشی ئەم تەیارەکە ئەوێ لەمە بێتە دەرەوە ئەوە تێگەیشتنی خۆمە کە بەڵێ لەوەی بێتە دەرەوە ئەکتۆرە سەرەکیەکان لە ناوچەکەی ئێستا چیان چی ئەوێ بە شێوەیەکی داوە ئێران بەو شێوەیە نەماوە دەسەڵات و زیاتر ئێستا ئیسرائیل و ئەمریکایە کەواتە هەتا تەنانەت ئەو جیۆپۆلیتیکی وزەی کە پارتی لەسەر یاخەتە لەسەر یەک هێلی ئەو جیۆپۆلیتیکی وزەی سووریا و بەوەی کە ئیسرائیلە یعنی ئەمەش ڕۆلی زۆر گەورە بێنێ ئەم هێلا کە ئەوێ لەوانەیە لەو حاڵەتەیە فریای وەشەکەی خۆ تووڕێیەکەی کاتە عملی نا خۆ ناتوانانی تورکیا عسکەری بێتە لەوانەیە بێوێ هەندێک ئیجراعاتی ئەگەر ئەمە زۆر سەر کێشی بۆ ئەوەی کە تورکیا بە شێوەیەکەوە لەوانەیە هەندێک ئیجراعاتی وکەوەی کە لەگەڵ سلێمانیاکەوەی کە لەوەدا زۆر لەوانەیە پارەکانیان بڵۆکەیان دەستی بەسەر تیجارەت و سەرمایە بزنسەکانیان دابگری ئیجراعاتی لەم شێوەیە بکات تورکیا لە کۆتاییە خۆ عێراق دەوڵەتێکی سەر بەخۆیە سیادەی عێراق سیادەی ناهرێمی کوردستانش بەشێکە لە عەقڵانەشەکە ئەگەر تورکیا پارتی شتێکی وا بکات لەو مەرحەلەیە بتوانی بەڕاستی لەژێر هەیمەنەی پارتی تورکیا بەو شێوەیە بێتە دەرەوە کۆمەڵێک دەستکەوتی بۆ کوردستانیشە بێ بەڕاستی ئێمە زەرەری زۆرمان لە پەیوەندی نێوان پارتی و تورکیا بینیوە تا حدێک کەوتینەتە ژێرباری قەرزێکی ئابووری زۆر گەورە و زۆریش زەرەرمان پێکرێ و خاکمان داگیر کراوە و دارمان بڕاوەتەوە
هەنگی نیشانمان لێ ڕەنگە دزراوە هەندێک تەفاسی لەبێت هە شەیتان ئاگاداری بێ ئەنا- مەسەڵەن بەڵێ. پارەی هەندێک شتیشماندا بێت. بەڵام ئەوە بۆمانە سلمێنێ کە هیچ دۆستایەتیەک و هیچ دوژمناتێک هەتا سەری نییە بەرژەوەندی دائیمی هەتا سەریە. باش ئەگەر پرۆسەی ئاشتی سەر نەگرێت زۆر بە کوتی جوابم دەیتەوە کاتم تەواو بوو سەر نەگرێ دۆخەکە زۆر ئالۆستر نابێ بۆ هەموو لایەک حتمما ئەبێ ئەو پرۆسەیە سەر بگرێ ئەمە بەشێکە لە دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتمما ئەبێ سەر بگرێ ینی پاشەکشەیتیانە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز شنۆ هەیرانی زۆر سپاس شارەزای کاروباری تووشی. توانی بم ئەکید هێشتا ویلایەتێکیشم کوردستان عاجز نەکردبێ. سووریاشمان مابوو بەڵام چلو حوت خولەکە ئێمە گفتوگۆکەین زۆر سپاس. بەرنامەی داهاتوو. ئینشاءڵڵا بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خوات.